سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵ و بابەتە ئابوووریەکانتان بۆ ئەمڕۆ پێشکەش دەکەم سەرەتاش چەند ناونیشانێک. بای دینار بەرامبەر بە دۆلار ئەمڕۆ تا ڕادەیەک جێگیرە زێڕیش بازێکی گەورەی دا و زیویش بەرز بۆتەوە. نرخی نەوتیش چاوەڕێی یەکلابوونەوەی گەروی هورمزە. لە سلێمانی دیدارێک لەبارەی براندی ئۆتۆمبیلە چینیەکانەوە ساز دەکرێت. قەیرانی بەنزینیش کاریگەری لەسەر بازاڕی ئۆتۆمبیلی چینی لە هەرێم داناوە. دواتر پێتان دەڵێم کاریگەریەکانی چین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتێکیدا ڕایگەیاندووە شەفافێت لە عێراق لە پاشەکشێدایە و ئەو وڵاتە هیچ بەرەو پێشچوونێکی بەدەست نێناوە لە شەفافێتدا. لە ماستەر پلانی شاری کەلاردا ڕووبەری شارەکە لە 26 کیلۆمەتری چوارگۆشەوە بۆ 106 کیلۆمەتری چوارگۆشە فراوان دەبێت. هاوکات 12 پرۆژەی گرنگی پیشەسازی جێبەجێ دەکرێت. دووبارە سڵاوتان لێ بێت. سەرەتا پێم خۆشە لە بەهای دراوەکانەوە دەست پێ بکەین. باسێکی دراوە ناوخۆیەکانتان بۆ وەکەم باسێکی دۆلار بەرامبەر بە دینار دەکەین. خەڵکێکەیە پرسیارەکە دۆخی دینار بەرامبەر بە دۆلار چی دەبێت؟ ئایا دۆلار بەرز دەبێتەوە دادەبەزێ؟ ئەمەتان بۆ ڕوون دەکەمەوە و دواتریش باسە لە نرخە جیهانیەکان دەکەین کە گۆڕانکاری گەورە لە ماوەی 24 ساعتی ڕابردوو لە زێر هاتوۆتە ئاراوە. سەرەتا باسێکی دراوە ناوخۆیەکان بکەین. باسی دینار بەرامبەر بە دۆلار. ئەمڕۆ تا ڕادێک بەهای دینار بۆ دۆلار لە دەستپێکی کردنەوەی بازار هەتاوکو ئامادەکردنی ئەم هەواڵە تا ڕادەیەک جێگیرە. گۆڕانکاری گەورەمان نییە. 100 دینارێک گۆڕانکاری هەیە کەەوەش گۆڕانکاریەک نییە کە جێی باز بێت. 100 دۆلار بەرامبەرە بە 153300 دیناری عێراقی. شتێک کەمتر شتێ زیاتر لە ئاڵ و گۆڕکڕین و فرۆشتن کە مامەڵی پێوە دەکرێت نرخەکەی دەگۆڕێ. سەبارەت بە داهاتووی دینار و دۆلار ئەوەی کە هەر کاتێک پرسیارت کرا لە کەسێک ئەو کەسە یەکسەروتی پێشببینی دەکەم دۆلار بەرز بێتەوە یا دابەزەیە ڕاستە و خۆمت پێ بڵێ ئەوە پێشببینیەکی هەڵێ. بۆیە بۆی زەرر نەکەی تێمەکەوە بە هەندێک پێشببینی بە تایبەت من کە ڕۆژنامە نووسێکی ئابووریم بۆم نییە پێشببینی بۆ تۆ بکەم. بەڵام بۆم هەیە پێت بڵێم ئەگەر سیناریۆکان بەو جۆرن ئەگەر هەرکامێکیان ڕووبدا چی بەسەر دێت. ئەگەر ئێمە چەند هەفتەیە بگەڕێنە دواوە چەند ڕۆژێک بگەڕێن دواوە دەبینین چی وای کرد لە بەهێزی دینارە کە بە بەردەوامی بەرامبەر بە دۆلار بەهێز دەبوو هاتە خوار 150,000 بۆ 100 دۆلار خانەی 149,000 بینی چی وای کرد جارێکی تر 3 بۆ 4,000 بچێتەوە سەر بەهای دۆلار و لە 154,000 نزیک بێتەوە. دۆخە سیاسەکەی ناوخۆی عێراق بوو بە پلەی یەک کە هەندێک دەنگۆ باسییان لەوە کرد. عەلی زەیدی سەرۆکۆزیرانی عێراق باسی لەوە کرد دەست کار دەکێشێنێتەوە. هەروەها فشاری سەر گروپە چەکدارەکان دۆخە سیاسی و سەربازی و ئەمنیەکەی ناوخۆی عێراق هۆکارێکی گەورە بوو کە نادڵنیایی دروست بێت بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزێت. ئەمەش جارێکی ترەمانگەڕێنێتەوە بۆ ئەو وتەیە کە بابەتی سیاست و ئابووری سیاست و دینار سیاست و دراو دوو دیوی دراوێکن واتە ڕابتن بە یەکەوە بە تایبەتم وتەیە بۆ عێراق ڕاستە. هۆکارێکی دیکە کە وای کرد با بڵێن تا ڕادەیەک دینار لاواز بێ دۆخە دارایی و ئابوووریەکەیە کە بەهۆی ئاڵۆزەکانی ناوچەکەەوە بەرۆکی عێراق بەرنادا. عێراق هەر هەناردەی نەوتی کەمە و هەروەها گرفتی هەیە لە هەناردەکردنی نەوت بەهۆی گەروی هورمز گرفتی بۆ دروست بووە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا بە گوێرەی داتاکان کە ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردوێتەوە لە یەک هەفتەی ڕابردوودا تەنها 8 کەشتی بە گەروی هورمزدا هاتوچۆیان کردەوە کە کەمترین هاتوچۆی کەشتیە لە ماوەکانی ڕابردوودا. ئەمەش پێمان دەڵێ کە عێراق هێشتا دەرچەی نییە بۆ نەوتەکەی. 90% داهاتی بودجەی عێراق پشتی بە نەوت بەستووە. ئەو دۆخە دارەیە خراپە هاتوۆتە پێش بۆ عێراق کە تا ڕادەیەک داهاتوو نزیکەکەی ناڕوونە. هەر بۆیە دەگەڕێنەوە بۆ ئەو وتەیەی پارێزگاری بانکی ناوەندی عێراق کە بە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی وتووە 109 تریلیۆن دینار یەدەگمان لە بەردەستەوە بەشی دەم و چاکە. ئەمە خراپترین قسەیە بۆ دۆخی دارایی عێراق چونکە دەستبردن بۆ یەدەک هاوکێشەیەکی ئابووری هەیە. ئەو یەدەگەی هەتە دەبێ بەرامبەر بێ بە ئەو پارەی کە چاپت کردووە. ئەم یەدەگە پاڵپشتە بۆ دراوەکەی تۆ. ئەگەر ئەم بژاردانی بەردەست عێراقتان پێ دەڵێن بەڕوونی بۆتان ڕوون دەکەم و بە باشی جۆم لێ بگرن. ئەگەر دەست بۆ
یەدەک ببرێ بە بەردەوامی بۆ پاڵپشتیکردنی موچە دیناری عێراقی دادەبەزێ. ئەگەر دینار چاپ کرێ بۆ ئەوەی سیولە و کاشی بەردەست حکوومەت و وەزارەتی دارایی بەرز بێتەوە بەهای دینار دادەبەزێ. ئەگەر عێراق دەست بە بۆ قەرزی ناوخۆی زۆر کردو قەرزی ناوخۆی بەرز بۆتەوە کە دۆخێکی خراپە ئەگەر دەست ببا بۆ قەرزی دەرەکی قەرز لە کێ دەکەی لە بانکی نێودەوڵەتی و سندوقی نەختی نێودەوڵەتی دەکەی مەرجەکانی ئەوانیش قبولکەی ئەوان هەر لە ڕێوە مەرجیەوەیانەیە کە دەبێت تۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار دەستکاری بکەیت نرخی ڕسمی دەستکاری بکەیت بەهای دینار دابەزێنی بەرامبەر بە دۆلار چکایش بیر لەوە دەکاتەوە ئەو نەوتەی دەفرۆشی ئەگەر بڕەکەشی کەم بێت بە دۆلار دەیفرۆشی دوای دەبێ بیکەیتەوە بە دینار و بتوانی پارەکەی ئەوان بیتەوە. ئەم حسابات و ئەم بابەتە شیکاریە کە سیناریۆکانی بەردەم عێراقن ئەمە پێمانەڵێ داهاتووی دینار بەرامبەر بە دۆلار چی دەبێت. خۆ ئەگەر ئەمانە هیچی ڕوونەدا زوو ئاگربەست و ڕێککەوتن لە نێوان ئەمریکا و ئێران بکرێ گەروی هورمز بکرێتەوە نەوتێکی زۆری عێراق قەناردە بکرێ پارەیەکی زۆر و دۆلارێکی زۆر بێتەوە ناوخۆی عێراق و ئەو سیاسەتەی سیاسی ئەمنی سەربازی و ئەمنیە واروەها ئەو سیاسەتە دارایی و ئابووری عەلی زەیدیش وەکو خۆی بڕوە کە دەستی داوەتێ ئەوە دەبینین کە بەهای دینار زۆر لەمە زیاتر بەهێز دەبێ کە هەیە. سەبارەت بە دراوەکانی تر 100 پاوند بەرامبەرە بە 230,000 دیناری عێراقی 100 یۆرۆ بەرامبەرە بە 174,000 دیناری عێراقی و 100 دۆلاریش 18,720,000 تمەنە بە شێوازی وشکە و کاش سعرەکەی جیاوازە بەم جۆرە نیە ئەمە نرخی حواڵەیە کاتێک باسی نرخی کاش و وشکە بکەین کە لە نێو بازاری دۆلار باسی ئاڵ و گۆڕ دەکەن بە وشکە کە پارەیەکە لە بەردەسایە و چمەن دەگۆڕنەوە 2 بۆ 3 ملیۆن چمەن جیاوازی هەیە لەگەڵم نرخەیە 100 لیرەی تورکی بەرامبەرە بە 3300 دیناری عێراقی. با باسێکی نرخی زیو بکەین کانزا زەردەکە زێر کانزا زەردەکە زێر گۆڕانی بەسەرداهات لە ماوەی 24 ساعتی ڕابردوو بازێکیدا ئێستا لە دەوروبەری با بڵێن یاخود لە سەروی 4,400 دۆلارەوە مامەڵی پێوە دەکرێت دۆخێکی باشە بۆ زێر و پێشببینی دەکرێت جارێکی تر ئەو ڕۆڵەی کە زێر هەیەی پەناگەیەکی ئارامە بەم ڕۆڵەی خۆی هەڵسێتەوە خەڵک وەبەرهێنانی تادا بکە بیکڕێ نادڵنیایی هەیە ئەمە پاڵپشتیەکە بۆ زێر. ئێستا نرخی زێر یەک ئۆنسەی بەرامبەرە بە 4,425 دۆلار. ئەم نرخە نرخێکی بەرزە بۆ ئەمڕۆ و چاوەڕوانەکان پەیوەستن بە چی وای کرد زێر بەرز بێتەوە. پێم وتن کە پەناگەیەکی ئارامە و بە ڕۆڵەکەی خۆی هەڵسا و خەڵک دەیکڕێت چکە نازانی چی دەبێت داهاتووی ئەم شەڕە چی دەبێت داهاتووی ئابووری جیهان چی دەبێت خەڵک وەبەرهێنانی تیا دەکات. دوو شتی تر هەیە کاریگەری لەسەر ئەم بەرزبوونەوەی هەبووە و کاریگەری لەسەر گۆڕان دەبێت لە نرخی زێڕ و تەنانەت زیویشە. بابەتی بڵاوبوونەوەی داتای ئینفلیشن داتای هەڵاوسانی ئەمریکا واروەها CPI نرخی بەکاربردنی ئەمریکا چاوەڕێی ئەم دوو داتایین ئەم دوو داتایەش کاریگەریان لەسەر چی دەبێت؟ یەدەگی فیدراڵی ئەمریکا قەراربان نرخی سوودی بانکی دەستکاری ئەکایە دەستکاری ناکە بەرزی دەکاتەوە یان بەرزی ناکاتەوە ئەم هەموو داتایە ئەم هەموو بڕیارەش کاریگەریان لەسەر نرخی زێر دەبێت لە داهاتوویەکی نزیکدا دەبینین کە چ گۆڕانکاریەک دروستە بێ بەڵام لە ئێستادا دۆخەکە باشە بازاری زێر خۆش بووە نرخەکەی بەرز بۆتەوە 1 کیلۆگرام زێریش بەم نرخە 142,296 دۆلارە 1 لیرەی زێر بەبێ حەقدەست 936 دۆلارە و هەروەها زێڕی ئایارە هەژدە لە ناو خۆێرەمی کوردستان 850,000 دیناری عێراقیە زێڕی ئایارە 21 یەک مسقاڵی 950,000 دیناری عێراقیە زێڕی ئایارە 22 یەک مسقاڵی 995,000 دیناری عێراقیە. با بچینە سەر زیویش بەرز بۆتەوە لەگەڵ زێڕا هاوشانی یەک دێنەوە ڕۆن بوونە بە هاوڕێی یەک بەڵام بەرزبوونەوەی ئەم جارەی زیو دوو هۆکارە هۆکاریان ئەوەیە کە جارێکی تر پاشەوەی پاشەکشەیەکی کرد زیو ئێستا خواز لەسەری زیادی کردو بە گوێرەی ئاژانسەکانی هەواڵ خواز لەسەر زیو زیادی کرۆ بۆ بابەتی پیشەسازی واروەها ئەم بەرزبوونەوەی زێڕیش هۆکارێکی ترەکە پێشترەوە بۆشی کردوونەتەوە زیو ئەگەر لە ڕابردووە تەنها بابەتێکی پیشەسازی بواە ئێستا بانکە ناوەندیەکان تەنانەت خەڵکیش و بازرگانان زیو وەکو یەدەگیش دەبینن خەریکە و ڕۆڵی یەدەگەش کاریگەری لەسەرەوەیە بێ کە خواز لەسەری هەبێ من خۆم بۆ خۆم
پێشبینیم بۆ زیو ئەمە بۆ ئەوە هاانە نادەم بکڕیا بفرۆشی بەس من خۆم بە بەردەوامی گەشتبینم بەرامبەر بە داهاتووی زیو چونکە پیشەسازی ئەخوازیە زیوێکی زۆر بچێتە نێو کارگەکانەوە بەکاربهێنرێ هەر لە بابەتی وزەی خۆر هەر لە بابەتی پیشەسازی ئۆتۆمبیل و پاتری و پاتری لیسیۆم و ئەمانە پێویستمان بە زیوێکی زۆرەیە بەرهەمێنانی زیویش لە ساڵانە گەڕان و بەرهەمێنان و دۆزینەوەی هاوشێوەی زێر ئەویش سنووردارە بۆیە داهاتووی زیویش من گەشتبینانە لێ ڕوانم بەڵام داهاتوویەکی استراتیژ و دوورمەودا یەک ئۆنسە زیو بە 66 دلار و 6 سنت تا ئامادەکردنی ئەم هەواڵە بەرز بۆتەوە هەڵبەتە بەمەژ 1 کیلۆگرام زیو لە بۆرسەدا لە نرخی شاشە 2139 دلارە لە ناوخۆی هەرێمی کوردستان مەڕمەڕە و پاڵم 1 کیلۆگرامیان بە 2100 دلارە خواست و خستنە ڕوو کاریگەری لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی زیو دەبێت لە ناوخۆی هەرێمی کوردستان بەسەوەشمان بیر نەچێت لە بەرزبوونەوەی زیودا تەماح وای کرد کە زیوێکی زۆر بکردرێ بێنرێتە ناوخۆی هەرێمی کوردستان خەڵک هەیە بازرگان هەیە بە تۆن زیوی هەیە چاوەڕێی نرخەکەی بەرز بێتەوە و بیخاتە بازار بیفرۆش لە بابەتی زێڕ و زیۆ دەچینە لای نرخی وزە کاریگەری گەورەی لەسەر تەنانەتەم نرخی زێڕوزیوە شەبێ کاریگەری لە گەورەی لەسەر بابەتی هەڵاوسان و نرخی بەکاربردننی شەبێ لە ئەمریکا کە چاوەڕێی داتاکانین بابەتێکی بە بابەتی وزە و نەوت هێشتا ڕۆڵی گەورەیان هەیە نەوتی ڕەش نەوتی خاو لە بەرەمێنانی وزەدا وزەش کارگەکانمان بۆ بەگەردەخا بۆیە نەوت لە بەرزکردنەوەی هەڵاوسان و نرخی بەکاربردن ڕۆڵی هەیە لە بەرزکردنەوەی تەنانەت نرخی شتومەک و کاڵاکانیش ڕۆڵی هەیە لە یاریکردن بە بازار ڕۆڵی هەیە بەڵام چی وا ئەکا کە ئەم نەوتە جوڵە بکە دواتریش نەوت جوڵە بە با بڵێن هەڵاوسان و پێنوێنەکانی تر بکە ئێستا گەروی هورمزە ئێستا گەروی هورمزە لە دوانەکانی دۆناڵد ترامپ لەبارەی گەروی هورمز و داهاتووی جەنگ لەگەڵ ئێران ئەمانە کاریگەریان لەسەرەوە هەیە کە ئەم نرخانەی ئەم ستونەی پەنام گۆڕانکاری بەسەردا بێت ئێستا کە جارێکی تر یەک دوو بابەتێ گرفت و ئالۆزی بۆ گەروی هورمز دروست بوو نادڵنیایی دروست بوو بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا نرخی نەوت بەرز بوو جارێکی تر هەندێک دۆخەکە هێور بوو هەندێک باز لە پاکردنەوەی گەروی هورمز لە مین و ئەو مینە دەریایانە کرا پاڕادێک نەوت خاو بوو ئەمڕۆ جارێکی تر لە دەستپێکی ڕۆژدا هێماکەی سوور بوو لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە جارێکی تر هێماکەی سەوز بووە چونکە ئاژانسەکانی هەواڵی دڵخۆشکەریان لەبارەی ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران پێ نییە کە هەواڵی دڵخۆشکەر نەبێت نەوتیش بە دەرفەت یەزانێ و بەهاکەی بەرز دەبێتەوە گرفت زۆرە ڕووسیا لەو لاوە ڕەشاکە مەترسیەیە کە پەلاماری کەشتێ نەوتیەکانی رووسیا بدرێ رووسیا شەڕەشەی کردوڵێ وەڵامی هاوشێوەمانە بێ ئەم دۆخەوا دەکا کە بەداخەوە نرخی نەوت ببینین بەرز بێتەوە یەک بەرمیل نەوتی برند لە ئێستادا 88 دلار و 95 سنتە ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکیە بە 83 دلار و 31 سنتە غازی سروشتیش 1 ملیۆنیەکەی گەرمۆکەی بە 2 دلار و 79 سنتە کە 28 مەتری سێجا دەکات بابەتی زیو بۆ پاتری ئۆتۆمبیلی کارەبایی بابەتی نرخی نەوت بەرزبوونەوەی و نرخی بانزین وامان لێ دەکا کە خەڵک بە دوای جێگرەوەی بکڕێ جێگرەوەی چی جێگرەوەی ئۆتۆمبیلی کە لە بازاردا ئۆتۆمبیلێکی کلاسیک بووە بە بانزینیشی کردووە ئێستا بە دوای جێگرەوەی ئاگەڕێن لە بەرچی نادڵنیایی لە نرخی سوتەمەنی و بابەتی وزەیە هەیە نادڵنیایی لە ئەو قەیرانە هەیە چارەسەرێک تا ئێستا نەخراوەتە ڕوو کە بەرەو کێرەمی کوردستانی گرتووە لە بابەتی قەیرانی بانزین نرخەکان بە بەردەوامی بەرزەبێتەوە ئەمەش وا دەکا کە باز لە ئۆتۆمبیلی کارەبایی بکرێن لەنێ ئۆتۆمبیلە کارەبایەکانیش باز ئۆتۆمبیل و براندە چینەکان دەگرێت بۆیە ئێستا لە سلێمانی لە زانکۆی سلێمانی چالاکیەکەیە تایبەتە بە باسکردن لە براندی ئۆتۆمبیلە چینەکان لە هەرێمی کوردستان و عێراق بۆی زانیاری زیاتر لەسەر و چالاکی وەربگرین کێ پێهێستاوە ئەم چالاکیە لەم کاتەدا ئامانجی چییە دەچینە لای ڕێبازیوە پامنێری کورسات نیوز لە سلێمانی لەگەڵمان دەبێت ڕێباز سلااوت لێ بێ پێمان بڵێ
چالاکیەکە دەستی پێ کردو یاخودنا ئامانجی چییە واروەها چی تایدا باز دەکرێت و کێ هەڵساوە بە ڕێکخستنی ئەم چالاکیە؟ بەڵێ پشتیوان دیارە ئەمە سیمینارێکی زانستیە کە توێژینەوەیەکی زانستی لەسەر ئۆتۆمبیلە چینیەکان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە کراوە هەم لە ڕووی کوالەتی ئۆتۆمبیلەکان لەسەر خواست لەسەر ئۆتۆمبیلەکان و لەسەر ئەو کۆمپانیا جۆرەجۆرانەی کە لە سینەوە ئۆتۆمبیل هاوردە دەکەن بۆ هەرێمی کوردستان و ئێستا بازاڕەکانی هەرێمی کوردستانیان بە شێوەیەکی گشتی تەنیوە یان ناتوانین بڵین ڕێژەیەکی زۆری پێشانگاکانی ئۆتۆمبیل لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ئۆتۆمبیلی چینیە و بەهۆی ئەوەی کە نرخەکانیان بەراورد بە ئۆتۆمبیلی براندە جیاوازەکانی ئەوروپا ئەمریکایان یابان نرخەکان نزمتر ئەمەوای کردووە کە خواستی زیاتر لەسەر ئۆتۆمبیلە چینیەکان بێت جا دوو توێژەر کەمێک پێش ئێستا توێژینەوەی زانستیان لەسەر ئۆتۆمبیلە چینیەکان پێشکەش کرد کە من ئێستێکێک لە توێژەرەکانم لەگەڵدایە مامۆستا بناریوە کە یەکێکە لەو توێژەرانەی کە لەسەر ئۆتۆمبیلی چینی بەتایبەت لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەکاری کردووە مامۆستا سڵاو لێبێ ئەگەر پێمان بڵێ دەرەنجامی ئەم توێژینەوەیەوە کە لێرە پێشەشتان کرد بەچی گەیاندن کە لێرە ئەم کنسۆڵی چینەم ڕۆ ئامادە بوو و هەم ئەم سنتەرەی کەم هاوکار بۆ لەگەڵ ئێوە سنتەری لێکۆڵینەوەی چینە لە هەرێمی کوردستان ئێوە بەچی گەشتن لەم توێژینەوەیە؟ بەخێربێن ئێمە مدەتی ساڵێک خەریکەم توێژینەوە بن لەژێر چاودێری کونسڵخانەی چین لە هەولێر و بە هاوکاری سنتەری لێکۆڵینەوەی چین لەبەرەی ئەمە بابەتێکە مدەتێکی زۆرە بۆ بە باسوخواسی خەڵک ئۆتۆمبیلە چینیەکانەوە ئێمە ویستمان بە شێوەیەکی ئەکادمی و بە پشتبەستن بە داتا دیراسی ئەم بابەتە بکەین و لە نتیجەی توێژینەوەکەمانە بینیمان کە ئۆتۆمبیلە چینیەکان بازاری کوردستانیان تەنیوە و ڕێژەی هاوردەکردنیان زۆر زای کردەوە و ڕێژەی تۆمارکردنیان لەسەر شارەکانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو زای کردووە. تەنها لە ماومودەتی 5 ساڵی ڕابردووە لە 630 زیای کردووە هێنانی ئۆتۆمبیلە چینیەکانە مەژمانای وایە کە خواستێکی زۆری لەسرە. زۆر باشە ئێوە ئەم توێژینەوەتان لەگەڵ چێ کردووەواتە چێ نمونەی ناو توێژینەوەکەتانە کە ئەم داتانەی یاوە بێەوە؟ بەڵێ ئێمە توێژینەوەکەمان لەسەر 1940 کەس کردووە کە بەکارهێنەرن یانیش با بڵین ڕاستەخۆ خاوەنی ئۆتۆمبیلەکەنین بەڵام با بڵین بەکارهێنن ئۆتۆمبیلی چینی تر کەسێک بێ لە خێزانەکەیان یا کەسێکی نزیکیان لەگەڵ ئەوەیە هاتوین داتای حکوومەتمان هێناوە بە سواسەوانێکە ئەو داتایانیان لەگەڵا شێرکردوین بەراوردمان کرد بەوەی کە داتای حکوومەت چی ئەڵێ و ڕێی خەڵک چێڵێ و لەسەر ئەوە دیراسەمان کرد کە بزانین بەڕاستی پاڵنەرەکان چین کە ئۆتۆمبیلەکان زیان کردو لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی چینی و هەروە بێتوانێت ڕێگریەکان چین چکە کۆمەڵە ڕێگریش هەیە کۆمەڵە مەشاکیلیش هەیە تاوەکو ئێمە پشتبەست بە داتا بزانین موشکیلە جدیەکە کامێ و چییە؟ پاڵنەرەکان چی بوون و ڕێگریەکان چی؟ یەکێک لە پاڵنەرەکان کە ئێمەتی تەکنۆلۆژی ئەکسەپتەنس مۆدڵمان بەکارهێناوە هەموو تەکنۆلۆژیایەکی تازەکەیە بە کۆمەڵە دەنگۆ بە کۆمەڵی کێشۆیە بەڵام لەگەڵ ئەوەیە هەرێمی کوردستان بازارێکە کە با بڵین حساسە بە سعر بە نرخ لەگەڵ ئەوەیە ئۆتۆمبیلە چینیەکان ناتوانین بڵین بە تاوەتی بە بۆنەی نرخەکەوەیە کە خەڵکی کرێ بە بۆنەی ئەوەیە کە نرخ بۆ مواصفاتی هەیەی ینی کۆمەڵی مواصفات هەیە لە ئۆتۆمبیلی چینیا پێشتر مواصفاتانە ئەوڵێن حجز کراوە بوون بۆ کۆمەڵی ئۆتۆمبیلی گرانبەها بەس لەگەڵ ئەوەیە ئۆتۆمبیلە چینیەکان هاتن ئەمان گۆڕی ئێستا لە هەنێ ئۆتۆمبیلی ئاساییشە ئەو مواصفاتانە بینین واتە کڕیار چاوی لەسەرەوەیە کە ئەو ئەم پارەی ئەیە ڕاستەوخۆ چی بەدەستێنێ ئەمەیەکێک لە خاڵی بەهێزی ئۆتۆمبیلە چینیەکان ڕاستەوخۆ کۆمەڵە شتە ئاەتێ کە جیاوازە و لیتریچەش ئەوەی دەرخستووە کە لیتریچەکەشمان ئەوەی دەرخستووە کە ئۆتۆمبیلە چینیەکان زۆر تەرکیزیان لەسەر تەکنۆلۆژیە واتە تەکنۆلۆژیایەکی زۆر بەکارهێنن لە بەرامبەر کێشەکانمان هەیە وەکو پرسیت کێشەکان ئەوەیە کە نرخی پارچەی یەدەگیکە لە کێشەکان ئەمیش بە بۆنەی ئەوەی کە لاوانەیە لقی سەرەکی شەریکەکان هێشتا هەمووی بوونی نەبێ بۆیە پارچەی یەدەگەکان کێشن لەگەڵ سوتەمەنی خۆمان ناگونجێ لەگەڵ ئۆتۆمبیلە چینیەکان ئەمەش لە مۆدای درێژخانە کێشە دروستەکە ئێوە ئەم باوڵی ڕاستپاردەکانی ئەم توێژینەوەی کێشەشی کێکە؟ وڵام ئەم توێژینەمان کردووەکو سنتەری لێکۆڵینەوەی چین و پێشکەشی کنسڵخانەی چینیشمان کردووە و شەریکاتەکانیش ئەمڕۆ لێرن بە خۆشحاڵیەوانێ تاوەکو ئەوەی کە ئیشی لەسرە کرێ با بڵێن ئێمە وەکو لایەنی ئەکادمی توێژینەوەمان کرد بە پێی داتا و بە پێی پرۆگرام و خسمانە بەردەمیان ئەوانیش وەکو جیهەتی شەریکات و جیهەتی حکومیش ئەمڕۆ بە خۆشحاڵی و ئامادە بوون هەنێک کێشە هەیەتر با بڵێن بە سێ قۆڵی بە سێ لایەنە حلەبێت مەسەلا کێشەی ئۆتۆمبیلی کارەبایی ئێمە بینیمان ئۆتۆمبیلە کارەبایەکان زیان کردووە یعنی ئەو داتایانی کە لە بەردەممانەیە زیان کردووە
ئۆتۆمبیلی چینیش بەس ئەمە پێویستی با بڵێن بە پاڵنەرە پێویستی بە ژێرخانە بۆی ئێمەمانەمان بە ژمارە خستوتە بەردەستیان و پێشنیازەکانیش لە توێژینەوەکەمانە. بەڵێ پشتیوانەمە زانیارەکان و لەسرم سیمینارەی کامڕۆ هەم کنسوڵی چین لە هەرێمی کوردستان ئامادە بوو پارێزگاری سلێمانی لایەنە پەیوەندیدارەکان با بڵێن بەشێک لە بەڕێوەبەریان نوێنەری کۆمپانیەکان کە ئۆتۆمبیلی چینی هاوردەی هەرێمی کوردستان و عێراقن لێرە ئامادەیان هەبوو هەموو ئامانجی ئەم توێژینەوە ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا ئێستا ڕێژەیەکی زۆر ئۆتۆمبیلی چینی هەیە و ژمارەیەکی زۆری هاوڵاتی بەکاری هێنن بۆیە ئەم توێژینەوانە هاندەرن بۆەوەی ئەو کۆمپانیا چینیانە کە ئۆتۆمبیل هاوردەکەن هەوڵدەن لە داهاتوودا پارچەی یەدەگی ئۆتۆمبیلەکانیش بەردەست بخەن بۆەوەی پارچەی یەدەگ با بڵێن گرانتر نەکەوێت لە نرخی ئۆتۆمبیلەکە چونکە وەک دەزانین ئێستا گلەیەکی زۆری لەوە هەیە کە پارچەی هەندێک لە ئۆتۆمبیلە چینەکان دەست ناکەونیان بە نرخێکی زۆر گران دەست دەکەون کە ئەمە زۆر وای کردووە وەکو ڕخنەیەک لەسەر ئۆتۆمبیلانە ئەژمار بکرێت. ڕێباز سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ میوانەکە تەڵبەتە لەسەر پرسی ئۆتۆمبیلی چینی دەمێنینەوە هاوکاتی ئەمەی کە باز لە براندە چینەکان دەکرێت ئەو توێژەرە بە ڕێزە تیشکی خستە سەرەوەی کە خواست لەسەر ئۆتۆمبیلی چینی بە ڕێژەیەکی زۆر خەیاڵی زیادی کردو. ئێستا لە هەرێمی کوردستان قەیرانێکی گەورەی بەنزینەیە بۆی بزانین کاریگەری قەیرانی بەنزین لەسەر بازاری ئۆتۆمبیلە چینیەکان چۆنن لە هەرێمی کوردستان. قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز لە هەولێرە وەردەگرین. قارەمان سڵاوت لێبێت پێمان بڵێ ئەم قەیرانی بەنزینە چ کاریگەریەک لەسەر بازاری ئۆتۆمبیلە چینەکان لە هەرێمی کوردستان دادەنێ؟ پشتیوان ئەو کاتت باش ینی لە سەرەتای دروستبوونی قەیرانی بەنزین دیارە لە هەولێر یاخود لە کوردستان هاوڵاتیان ڕوویان کردوتە سەر کڕینی ئۆتۆمبیلە چینیەکان بە تایبەت ئۆتۆمبیلانەی کە بارگاوی دەکرێن هایبێرتی پێدەوترێت کارەبایی پێدەوترێتن کە جگە لە بەنزین بەمانە کار دەکاتن. من ئێستا لە یەکێک لە کۆمپانیەکانی فرۆشتنی ئۆتۆمبیلم بە هەمان شێوە بازرگانیشن ئۆتۆمبیل بەخۆیان لە وڵاتی سین دێنن ئەنی لە هەولێر ئەگەر سەردانی هەر کۆمپانیاک بکەی ئەگەر 100 ئۆتۆمبیلی لێبێ ڕەنگە زیاتر لە 50 ئۆتۆمبیلی دروستکراوی وڵاتی چین بی بەڵام ئەوانیش جۆر و مۆدل و شێوازەکانیان جیاوازی هەیە نرخەکانیشان بە هەمان شێوە جیاوازی هەیە. لەگەڵ محەممەد جەمال ڕەشید خاوەنی کۆمپانیا گفتگۆ دەکەین کاک محەممەد ئەو کاتت باش ئێوە وەکو خاوەن پێشانگایەک و وەکو بازرگانێکیش کە ئۆتۆمبیل لە وڵاتی چین هاوردە دەکەن ئێستا نی قەیرانی بەنزین هەیە کوالێتەکەی بەنزین باش نییە ئۆتۆمبیلە چینیەکان تا چەند بازاریان خۆشە بە بەراورد بە ئۆتۆمبیلەکانی دیکە. سەرەتا بەخێر بەسەر چاکا قارەمان وڵای ئێستا سیارە بە عام گران بووە لەبەرەوەی بەنزین لەو سیارە دەکەی بەشی لای کەمی ئێستا دیلیڤەری بریتیان بەش یەک مانجی دەکاتن بەشی 25 ڕۆژ دەکەی تاچی بەنزین و بیوایدی و کارەباییشە هایبرێدا یعنی زۆر پێویستی بەنزین نییە هاتن کە شتەشی مەرغوب دەبێت لە کوردستان سیارە گران دەبی قیمەتی گران دەبیتن و لەسەر خواستی زۆر لەسەر بیوایدی هەیە لەسەر MG هەیە لەبەرەوەی کە تانچیش پڕ دەکەی بەڕاستی لە بیر دەکەن بەنزین تێکردی باسی بەرزبوونەوەکەت کرد نرخەکەی پێشتر و چەند و ئێستا گەیشتۆتە چەند. ئێستا بۆ نمونە MG سەیە 95 وەرەقە بوو ئێستا بووتە 105 وەرەقە بیوایدی لە 113 وەرەقەی بەخۆ ئاتەم ڕێگەمەی دەکەوە دلاری 100 دلار بەسە دەکەوێتە خوارەوەە بەس ئێستا ئاتەم بووتە 140 وەرەقەی 0 کیلۆمتر 30 دلار بەزوتەوە. لە ڕووی کوالێتیشەوە ینی گونجاوە بۆ هەرێمی کوردستان ینیەوەی کە دەبێنرێتن بەشێکی زۆری شەقامەکان بەشێکی زۆری خەڵک بەکاری دەهێنێت لە پاڵەوەیکەوە قەیرانی بەنزینی شەیە تا چەند توانراوە خەڵک ئەم ئۆتۆمبیلە هیچ ماڵک نیە محەممەدی نەبی ئێستا هەموو ماڵەشی بیوادی هەیە لەبەرەوەی نەزەعاتی نیە سیارەی چاکە شاشیە هیچ کێشەی نیە نەزەعاتی نیە لەبەرەوەی ئێستا هەموو کەسێک بیوادیشەیە لە ماڵی خۆی. لە ڕووی مۆدل و مواسەفاتەوە چ مواسەفاتێکیان هەیە بنمونە تایبەتمەندیانەیە بنمونە ئەمەشە دروستکراوی وڵاتی چینە بیوایدیش باسی هەچینە و MGش هەرچینیە ئەمانە چ جیاوازیشان ئێستا لە هەموو بابەتەشی چینیە لە کامری دروستکردیە مەسەلە بیکاشۆ هەیە لە هەموو بابەتێک چینیە یعنی هەموو تەزم چینی سیارەکان هەموو شماسفاتی هەیە مەسەل بەسمەیە کامریە فولە لۆژەری هەیە پێنج کامری هەیە کوشین جلدیە یعنی هەموو فول ماسەفاتە سیارەکان. لە ڕووی بەنزینەوە بەنزینێکە هەیە لە کوردستان تا چەند دەتوانرێت خەڵکیشی پێ بکە بۆ ئۆتۆمبیل کێشەی نیە تانی کارەبایەکە زۆر بەکاربینی کە تو فوش عندەکەیەوە لەسەر مەزینەکەی بڕۆ لەسەر کارەبایی بڕۆ ینی هایبرێدیشە کارەبایی هایبرێدا لەسەر کارەبایەکەی بڕۆ لەبەر ئەوەی بەنزین کەم سەر دەکات ئەم دەلم دلیڤەریەک بردیتی بە 20 ڕۆژی
يعني بياني هتا ورا درين شو إيش فيك ديا يكتانشي بنزين بكارينه كهذا بنزين خان لبيدك كانش بنزين تيك ديا لبي وادي باسی وە ماملەکە یعنی ئێستا بەنمونە ئەو جۆرە ئۆتۆمبیلانە یعنی چ جۆرە بنزینێکی لێ بکرێتن بەنمونە لە کوردستان ئێستا بنزینی نۆرمال هەیە مەحەسەن هەیە بنزینی سوپەر هەیە یعنی ئەمانە تا چەند دەتوانن بۆ ئۆتۆمبیلانە کار بکەن یعنی جۆرەکانیشان جیاوازە لە بەکارهێنانی بعد استعمال يجيبون من دبي مصد نورمال تشيني اللي يمشي بس بيوادي مع حسين تكري ولا منهم سيارة كان يخم شان باجوا مع حسين تذكر ياك بخو مع حسين تشيني اللي بوي لا خدمة دام خير سرتساو پشتیوانەوەی کە خاوەنی و پێشانگایە باسی کرد دیارە خوازە سەر جۆرە جیاوازەکانی ئۆتۆمبیل زیادی کردەوە بە نمونە ئۆتۆمبیلەکانی وڵاتی چین کە بەکارهێنانی تێچوێشی کەمی دێ بۆ پێی کە لە کوردستان قەیرانی بنزین هەیە لەگەڵەوەش نرخەکانیان بەربەراورد بە پێشووتر بەرزبوونەوەی بەخۆ بینیوە بە نمونە ئۆتۆمبیل هەیە لە $1000 تاوەکو نزیکەی $3000 بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. قارەمان زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ میوانەکەت. بابەتێکی گرنگی عێراقی ئەمێ باسی کەم بۆتانەویش راپۆرتێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی شەفافێت لە عێراق. ئەم راپۆرتە ساڵانە سەبارەت بە شەفافێتی دارایی بڵاو دەکرێتەوە لە راپۆرتی ئەم ساڵیدا باسی لەوە کردووە کە شەفافێتی دارایی لە عێراق پاشەکشەی کردووە و ئەو وڵاتە کە مەبەستی عێراقا هیچ بەرەو پێشچوونێکی بەدەست نیەناوە لە شەفافێتە. چەند پێشنیازێکیشی بۆ حکوومەتی عێراق کردووە خسوێتێ بەردەست کە بودجە لە ماوەیەکی گونجاودا ئامادە بکات هەڵبەتە مەبەستی بودجەی ساڵی 2027 و مەرجە نێودەوڵەتیەکانی سربەخۆیی و دەستگای باڵای چاودێری دارایی دابین بکرێت لەم راپۆرتەدا وردەکاری زیاتر خراوەتە سەر ئەو راپۆرتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی سەبارەت بە شەفافێتی دارایی لە جیهاندا بڵاو کردەوە و لەبارەی عێراقیش ڕایگەیاندووە. شەفافێتی دارایی لە عێراق پاشەکشەی کردووە و بودجە بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان پەسەند ناکرێت. لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا سەبارەت بە شەفافێتی دارایی ئەوە خراوەتە ڕوو حکومەتی عێراق نەیتوانیەوە مەرجە سەرەکیەکان جێبەجێ بکات و پێشکەوتنی لە ساڵی 2025دا بەدەست نەهێناوە. راپۆرتەکە ئاماژەی بۆش کردووە تێبینیەکانیان بەردەوامن لەسەر بەدەستخستنی بەڵگەنامەکانی بودجە و ئاستی سربەخۆیی دەستگای باڵای چاودێری دارایی. وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوای لە حکومەتی عێراق کردووە زانیاری لەبارەی بودجە لە ماوەیەکی گونجاودا بۆ ڕایگشتی دابین بکات بە ئامانجی بەهێزکردنی شەفافێت و خستنە ڕووی زانیاری لەبارەی خەرجی و داهاتە گشتیەکان. داواشی کردووە زانیاری ورتر لەبارەی قەرزی حکومی بڵاو بکاتەوە بە تایبەت ئەوانی پەیوەستن بە کۆمپانیا گەورەکانی حکومەتەوە بۆ دڵنیابوون لە ڕەوشی دارایی وڵات. داواشی کردووە مەرجە نێودەوڵەتیەکان بۆ سربەخۆیی دەستگای باڵای چاودێری دارایی دابین بکرێت لەگەڵ ئەنجامدانی وربینیەکی تەواو بۆ بودجەی ساڵانە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتەکەیدا هەڵسەنگاندنی بۆ 140 حکومەت و لایەن کردووە کە لە ساڵی 2014ەوە هاوکارەکانی ئەمریکا دانگرێتەوە بەگشتی 73 حکومەت مەرجە هەرەسەرەکیەکانی شەفافێتی داراییان جێبەجێ کردووە و 67 حکومەتیش مەرجەکانیان تێدا نەبووە. راپۆرتەکە پرسی شەفافێتی دارایی و سربەخۆی دەستگا چاودێرەکانی وەک یەکێک لە دیارترین ئەو خاڵانە دەستنیشان کردووە کە پێویستیان بە پەرەپێدان هەیە بە تایبەتیش لە ڕووی بڵاوکردنەوەی داتاکانی بودجە و قەرزی گشتی و بەهێزکردنی میکانیزمەکانی وربینی و چاودێریکردنی خەرجیە حکومیەکان. دێنەوە ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک بابەتی گرنگی ئابووری هەن لە گەرمیانەوە دەست پێ دەکەین. سامان محمود بەڕێوەبەری نەخشەدانانی ئاوەدانی گەرمیان بە کورسانی زی ڕاگەیان دوم ساڵ ماستەر پلانی نوێی کەلار دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. 6 کۆمپانیا و نووسینگەی ئەندازیاری چوونەتە کێبڕکەوە تا ئێستا 4 کۆمپانیان لە کێبڕکەکەدا ماونەتەوە. باسی لەوەش کردووە بە پێی ماستەر پلانی نوێ ڕووبەری کەلار لە 26 کیلۆمەتری چوارگۆشەوە دەکرێت یاخود فراوان دەکرێت بۆ 106 کیلۆمەتری چوارگۆشە. بەختانە 6 کۆمپانیا تەقدیمی کردبوو بۆ ماستەر پلان و ئێستاکە لە 5/8 2026 تەندەرینەکان تەندەرینی کراوەتەوە و دوو زەرفیان پێدراوە کە زەرفی هونەری و زەرفی دارایی بووە. سەرەتا تەقیمی هونەری ئەکرێ دوای تەقیمی هونەریەکە ئەو کۆمپانیانە 4 کۆمپانیا چوونەتە سەرەوە و کۆنووسیە کراوە بۆی جەنابی وەزیر پەسەندی بکات. دوای ئەوەشیکردنەوەی تەندەرینەکان ئەکرێت و گەشتبینین بەوەی کە لە ئەم ساڵە کۆمپانیایەک ماستەر پلانەکەی بۆ دەرچێت و گرێبەسی لەگەڵا بکەین. ڕووبەری ئێستەی کەلار 26 کیلۆمەتر چوارگۆشەیە
لە ماسەر پلانەکە ئەوەی داخلمان کردووە ئەو کاتی داوامان کردووە 106 کیلۆمەتر چوارگۆشەیە کەواتە بەلایەنی کەمەوە 3 هێندێکە کەلار زیاد دەکاتەوە وەکو ماسەر پلان بە حکمەوەی شاری کەلار شارێکە کە لە تەوەسوح لە فراوان بوونا خێرایە بۆیە ماسەر پلان زەروریاتێکی ئێستاییە ئانیەکە ئێستاییشی لەسەر بکرێت. هەر لە گەرمیان دەمێنینەوە هونەر مەحموود بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی گەرمیان بە کورسادنیزی ڕاگەیان لە چەند ڕۆژی ڕابردوودا مۆڵەتی کارکردنیان بە 12 پرۆژەی پیشەسازی داوە کە بەهاکانیان 40 ملیۆن دۆلار. ئاماژەی بۆش کردووە کۆی پرۆژە پیشەسازیەکانیان لە سنووری گەرمیان گەیشتۆتە 25 پرۆژە و بەهای سەرجەمیان 120 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە. کە توانیوانە مۆڵەتیان بینێ ژمارەیان گێتۆ 12 ڕۆژە بەمەی کۆی پرۆژانش کە ئێستا لە سنووری ئیداری گەرمیانە کە جێبەجێکراوە لە ڕێگەوە بەرهێنانەوە 25 پرۆژەیە و ئەم پرۆژانەی کە ئێستا جێبەجێکراوە بە نزیکەی 40 ملیۆن دۆلارە سەرمایەکەی و کۆمەڵێکی هەلیکاری باش دروست دەکات و ئێمە ئامانجی سەرەکیمان لە پار ساڵەوە دەستمان پێ کردو زیاترە پرۆژە پیشەسازیانە بێ ئەوەی جێ دڵخۆشیە لەگەڵ بۆ خەزابوونی ڕزگاری ئەتوانین بڵێن داهاتوو لە سنووری گەرمیانە بۆ ڕزگاری ئەبێ لەبەرەوە زۆرترین پرۆژەی پیشەسازی تا جێبەجێکراوە. لەبارەی یەخستنی سیمای تەلارسازی و کەمکردنەوەی کاریگەریەکانی ئاوهەوا لە پارێزگای هەولێر بڕیارێکی نوێ بۆ دروستکردنی سەربانی خانوو و باڵەخانەکانی هەولێر لە ژێر هەڵسەنگاندن و لێکۆڵنەوەدایە و ئەگەری هەیە کە ئەو بڕیارە نوێ پەسەند بکرێت. بڕیارە نوێیەکە کە کاری بۆ دەکرێت بۆتە جێی سەرنج و نیگەرانی شارەزایانی بیناسازی ڕای جیاوازیان لەسەری هەیە و کاتە وڵاتیانیش لەبارەی بابەتی کوالیتی و هەروەها نرخی و کەرستانەی دەبێت لە ئەم بڕیارە نوێیە بیکڕن و جێبەجێکن لە بابەتە تەلارسازیەکاندا نیگەرانن. پیان وایە بارگرانیەکی زیاترە بۆ ئەوان وە بۆ سەرشانی ئەوان. لەم راپۆرتەدا ڕامان مستەفا باسێکی لەو بڕیارە نوێیە کردووە و هەروەها باسی لەوە کردووە لەمە دوا چ گۆڕانکاریەک لە بابەتی بیناسازی لە هەولێر دەبێت بێتە ئاراوە. سیمای گشتی گەڕەکەکانی شاری هەولێر لە بەردەم گۆڕانکاریەکی بنەڕەتیدایە. شارەوانی هەولێر ئامادەکاری دەکات بۆ جێبەجێکردنی بڕیارێک کە بەکارهێنانی کەرەستەی قرمیت لە نەخشەسازی و دروستکردنی سەربانی خان و باڵەخانەکاندا بکرێتە مەرزێکی بنەڕەتی بۆ وەرگرتنی مۆڵەتی بیناسازی. ئێمە وەکو شارەوانی تەداخلی مەوادی خارجیەکانی بینا دەکەین لەوەی بتوانین چ مەوادێک بەکاردێنێت لە هەر شەقامێک جیاوازە لەگەر شەقامێشکە یاخۆ ڕەنجی واجهەی بینایەکان بەدڵنیا ئەوش کۆمەڵای ڕەنگ دیاری کراوە ڕەچاوی باریدارە و هەموو ئەو زۆرفانەی سیاسیانی ئێستا دەکەین بۆ نمونە دەکرێت هاندانی ئەو بابەتانەی کە مەوادی عازل دەبنە بینایەکان دەچکۆمان دەزانین لەوانەیە کولفەی بڕێک زیاتر بەڵام بە ڕۆژ زەمە سێ ئەوەندە کولفەکە لە بۆ هاوڵاتێکە بگەڕێتەوە. ئەم هەنگاوی شارەوانی هەولێر پرسیار و تێبینی لای شارەزایانی بواری تەلارسازی دروست کردووە بە تایبەت لەبارەی جۆری کەرستەکان و بارگرانی دارایی لەسەر هاوڵاتیان. بەڵێ ئێمە تێبینیمان لەسەر مەوادەکەی هەیە. ئێمە وەکو ئەندازیاری تەلارساز وەکو ئەکادیمیش یەکەم جار کە دەست بە هەر شتێک دەکەین ئێمە وەکو کێشەیەک سەیری شتەکان دەکەین بۆی چارەسەریان بکەین. ئامان جوانترکردنی سیمای شار و جوانترکردنی سەربان و شاردنەوەی هەندێک لەو خزمەت گوزاریانەی کە شێوازی ماڵەکانیان لە سەربانەوە ناشرین کردووە ئەوە جوانتر بکەین. ئەوە بە زۆر ڕێگا دەکرێت بە زۆر مەواد دەکرێت پێویست ناکە پرۆژەکە کە جوانی و پیرۆزێکی تایبەتی هەیە لە چای ئێمە وەکو تەلارساز ببەسترێتەوە بە مەوادێکی دیاری کراوە. بە وتەی بەشێک لە شارەزایان و کارسازان کە لەو بوارە کار دەکەن سەرکەوتنی ئەم پرۆژەیە بەندە بە کوالیتی ئەو کەرستانەی بەکاردەهێنرێن. ئەگەر قرمیتی سیرامیچی یان گڵی سروشتی بەکارنێت و جێگرەوەکەی پلاستیک یان ئاسن بەکاربێت ئەوە ئەنجامەکەی پێچەوانە دەبێتەوە. لەگەڵەوەشدا بەکارهێنانی قرمیتی ڕەسەن و ستاندارد تێچووی زیاتر دەخاتە سەرشانی هاوڵاتیانەوە. تەنها سیرکردنێک بۆ سەربانی بینا و باڵەخانەکانی هەولێر بەسە تا ڕادەی تێکچوونی دیمەنی تەلارسازی شارەکە ببینێت. شارەوانی دەیەوێت بەم مەرجەنوێیە ڕنگ و شێوەی سەربانەکان یەک بخات، بەڵام جێبەجێکردنی بڕیارە دروستەکە کەوتۆتە سەر هاوسەنگکردنی نێوان کوالێتی کەرستەکان و تێچووی سەرشانی هاوڵاتیان. ڕامان مستەفا کورسات نیوز هەولێر.
لە پێناو ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخ دکتۆر هەڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی و هەروەها نەوت و کانزەکانی سلێمانی لەگەڵ ئەنجومەنی بەنزینخانەکان کۆبوونەوە. کارە ئەحمەد ئەندامی ئەنجومەنی بەنزینخانەکان و بەشداربووی کۆبوونەوەکە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داباسی لەوە کرد لە سلێمانی توانراوە کۆنتترۆلی ڕەوشەکە بکرێت و بازرگانانیش لە هەوڵێەوەدان لە دەرەوەی عێراق هاوردەی بەنزین بکەن بۆی نرخەکە زیاتر دابەزێت. سەبارەت بە نرخی بەنزینی نۆرماڵیش ئاماژەی بەوە کرد لە کۆبوونەوەکەدا جەخت لەوە کراوەتەوە کە کۆنتترۆلی بازار بکرێت و هەڵاوسان دروست نەبێت. کە هەڵاوسانی نرخ دروست نەبێ لەبەرەوەی کە شاری سلێمانی ئەلحەمدولیلا زۆر توانیوتی ئیدامی ئەم وەزارەتدا لەم کاتی خەیران و ئابوووریەیە و هەروها بێتەوە کۆمپانیای پاڵاوگەی فۆکس کۆمپانیای فۆکس هاوکارێکی سەرەکی بووە لەم بوارەدا کە نرخەکان هەڵاوسان دروست نەبێت و تا ئێستا کۆنتترۆلی بازاری کردوون کۆمپانیای فۆکسە کە زۆر ینی ئەلحەمدولیلا کە نەیهێشتووە سەر هەڵاوسانی ئابووری دروست ببێ بەڵام بازرگانەکانیش بە خۆشحاڵیەوە مەسەڵەن لە ئێستا حالیان خەریکی ئەوەن کە لە دەرەوەی عێراق هاوردەی بکەن و ئینشاءڵڵا بۆیە هەڵاوسان دروست نەبێت و سعر بەرز نەبێت. بەهۆی گرانبوونی جۆرەکانی بەنزین جموجۆڵی ئۆتۆمبیل و هاتوچۆ لە قەزای ئەمەدی بە ڕێژەیەکی زۆر کەم بۆتەوە بەشێک لە شەقامەکان چۆڵیان پێوە دیارە. هاوڵاتیان و خاوەنکارەکانی ناوچەکەش گلەی لەو بارودۆخە دەکەن کە لە ئێستادا هەیە و باز لەوە دەکەن دۆخەکە هێندە خراپە کاری کردوێتە سەر لایەنی دەرونی خەڵکیش. گرانی و کێمبوونا جۆرێن پەنزینێ جموجۆڵە هاتنوچوونێ ji caran kêmtir bûye. Li devera Amêdiyê beryaniha hatnûçûn bû cihên giştî di astekê baş dabû lê niha da qerebalxiya cadan wek caran nemaye. Panzîn yani wekî kahrebe û ava şeryana jiyanê ye nema Amêdiye. Bigavê ez ê pirêve hatî mij dûge heta berê metema sîlavê min 20 sare pirêve nedîdîne. Erê me 20 sare her 20 ek hat badef me da hereke baş bît. Bes eva ferranî bire kare seke jor ve hekenek nefer jî me hebît heqîte ye. Çawa tesîra xwe negire gelek û gelek. Ama bigavê ez pirêve hatî min qedişê 200 sara sıra girdi me heke ev hemî sıra مالت خوب بن آن سرا پانزین به مدیکیت بسیار آخوی ده سیلا به زادی خود. پانزین زیده به های به گرام بی راستی تاثیر خوی ول وشوله کری گلک شوله یعنی اکم بچه قضا امیدیه همی جهت گشتیاری اوید بچن کو خلق سر دنوات کد بله راستی گلک تاثیر ول کری و یا دویجی اف پانزینو هاتی جی اوانو کد در خلقی کوالیتیویجی بخودی اکم بچن چه کریه سیارو خوی پشیمون بی و سیروی ما برێڤە ئۆن فیلپان پێسووتی ئەvê çendê karîgeriyên derûnî jî li ser xelkê kirîne ku xelk ji vê çendê neyê arame. Hebûna qeyrona bi şekleke mistemir ekîd dê koteke nexuya geleke xirab ser derûnê xelkê hebêt. İnşallah em bînîm dîmohêk bi van qeyrona hebîtin sunûrek bi van çendê bêhda dinane çimkî holê hozê du wekiyo diyar جنگك فشوتي دروني خلقي تتكنه وفجي قالك يو خرابه سري جوكي هميه وتبت ساتوكي مروفي كرد gelek ji cihên giştiyên qeza Amêdiyê ji ber nehatnûçûna hawlatiyan karên xwe ji dest dayîne û bi çûlî mayne. Li werzê havînê devera Amêdiyek şwan deveran bû ku cumûcûla trombêlan ya zor bû. Lê piştî bilûnbûna bihayê penzînê ew cumûcûl wek caran nemaye. دلدار عرف کورسات نیوز آمدیه. بە نوێنەرایەتی 50 جوتیاری قەزای شارەزور ژمارەیەک جوتیار لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی شارەزور گرت بوونەوە و داوایان کرد زەوی کشت و کاڵەکانیان کە لە ساڵی 1970 تۆمارکراوە بگەڕێتەوە سەر میلاکی خۆیان و واروەها وەک زەوی نیشتەجێبوون دابەش نەکرێ بەسەر فەرمانبەراندا. لە بەرامبەردا شارەوانی قەزای شارەزوریش باسی لەوە کردووە و زەویانە مڵکی شارەوانین و ئەوان پێویستیانە جوتیارانیش لە بەرامبەر دەستبەرداربوون لەو زەویانە قەرەبووی 3% بۆ دەکرێت. ئەم زەویانە ئێمە هەمووی کشت و کاڵیە بڕۆ هەمووی باخە هەمووی وڵاخی تا بەخێوکرێ هەمووی حیوانی تا بەخێوکرێ هەمووی ژیانمان هاوسەر ئەوە ئەم بەیانی ئەگەر بیکا بە ئەرزێکی سەکەنی بۆ ئەم خەڵکە ئەم باقیەم جوتیانە بۆ کوێ بڕوە ژیانی کوێ دابین بکەین ئێمە 1914 دۆلمە 50 فەلا
لێ زەرمەند دەبێ و نزیکەی 2500 عیلە لێ زەرمەند دەبێ تێگەڵم ئێمە ئازەکان ئازگەی زەراعی سیفەتی زەراعی لە دەست نەداوە. سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەژێر ڕۆژنامەی جەختکردنەوەی ئێمە کە زەویەکانمان حاڵەتێکی تایبەتی هەیە لە ساڵی 1970 ئەتفا کراوە بە ناوی شارەوانی و بەبێ قەرەبوو بۆیە بە سوپاسەوە چوونە ژێر باری قەرەبووکردنەوەی جوتیارەکان بە لە ساسێ بەڵام دوای کتابێکی کەشان نردووە کردوانە بە لە ساعدوو بەڵام ئێمە هەوڵ دەدەین لە ساسێکە بەسەر جوتیارەکانە جێبەجێ بکرێ بۆی زیاتر قەرەبوویان بەربکەوێ. گەشەسەرنی خێرای تەکنەلۆژیا و تەشەنەکردنی ژیری دەستکرد لە سەرانسەری جیهان بۆتە یەکێک لە دیارترین و گەورەترین ئاڵنگاری ئابووری کۆمەڵایەتیەکان بە تایبەت لەسەر ئاستی بازاڕی کار و داهاتووی پیشەیی گەنجاندا لە بەرامبەر ئەمەشان ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە نوێترین راپۆرتی ساڵانەی خۆیدا کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی گەنجان بڵاوی کردوتەوە زەنگی ئاگادارکردنەوە لێدا سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە نێو توێژی گەنجاندا. بۆتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بەکاری گەنجان لەسەر ئاستی جیهان و ڕێکخراوی کاری نێودەوڵەتیش دەڵێت بێکاربوونی گەنجان لەو وڵاتانی خاوەنی ئابوووریەکی بەهێزن بە ڕێژەیەکی زیاترە بە بەراورد بە وڵاتانی دیکە. ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە نوێترین راپۆرتیدا ئەشکرای کردووە ڕێژەی بێکاری لە نێوان گەنجاندا لەسەر ئاستی جیهان لە ساڵی ڕابردوودا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی لە وڵاتە خاوەن ئابوووریە بەهێزەکاندا. ئەمەش هاوکاتە لەگەڵ پێشکەوتنە خێرایەکانی باری ژیری دەستکرد. بەپێی راپۆرتی ساڵانەی ڕێکخراوەکە کە لە ڕۆژی جیهانی گەنجاندا بڵاوی کردوتەوە ڕێژەی بێکاری بۆ کەسانی تەمەن نێوان 15 و 24 ساڵ لە ساڵی 2025دا گەیشتۆتە لە سەدا 12.4 لە کاتێکدا لە ساڵی 2024دا لە سەدا 12.3 بووە بەپێی ئەو ئامارەش واتە زیاتر لە 67 میلیۆن گەنج بێکارن. لە هەمان کاتدا ڕێژەی ئەو گەنجانی کە نەکار دەکەن نەدەخوێنن و نەبەشداری خولی مەشق و ڕاهێنان دەکەن بە ڕێژەیەکی کەم بەرز بۆتەوە بۆ لە 120 کە زیاتر لە 250 میلیۆن گەنج دەگرێتەوە. پێشبینیش دەکرێت ڕێژەی بێکاری لە نێوان گەنجاندا لە ساڵانی 2026 و 2027دا لە دەوروبەری لە 12.3 جێگیر بێت. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و فراوانبوونی ڕۆڵی ژیری دەستکرد ئاسۆی داهاتووی کاری گەنجانی گۆڕیوە ئەو پیشانی کە پێشتر دەواازەی سەرەکی بوون بۆ چوونی گەنجان بۆ ناو بازاری کار وەک کارگێڕی خزمەتگوزاری فرۆشتن پیشەسازی و هەندێک پیشەی تەکنیکی ڕویان لە کەمی کردووە. سوکتی داسگوپتا بەڕێوەبەری بەشی دامەزراندن و مەشق لە ڕێکخراوەکە ڕایگەیاند لە سەدا 6.1 ئەو کۆمپانیا و پیشانەی کە کەسانی تەمەن 15 و 29 ساڵ کاری تێدا دەکەن ئێستا بەشێکی زۆری کارەکانیان لە ڕێژیری دەستکردەوە ڕایی دەکەن و ئەوەش مەترسی یان بێکاربوونی گەنجانی زیاتر کردووە. وتیشی ئەگەر تەنها لە سەدادەی ئەو کارانە بەهۆی بەکارێنانی ژیری دەستکردەوە ڕایی بکرێن و پێویستیان بەدەستی کاری مرۆڤ نەمێنێت 5 ملیۆن و 600 هزار گەنج بە تایبەت لە وڵاتە دەوڵەمەندەکاندا ڕوبەڕووی مەترسی بێکاری یان ناچاربوون بە گۆڕینی پیشەکەیان یان دوورکەوتنەوە لە بازاری کار دەبنەوە. با بەشداری چەندین میدیاکاری وڵاتان خولێکی ڕاهێنانی میدیایی لە پەکین پایتەختی چین بەڕێوەچوو. خولەکە لەلایەن وەزارەتی بازرگانی چینەوە ڕێکخراوە. ڕۆژنامەنووسی ئابووری کورسات نیوز نەبەست شەریف بەشدارە لە خولەکە. لە خولەکەدا زیاتر گرنگی بە ناساندنی میدیاکاران بە ڕێکخراوی هاریکاری شەنگەهای دراوە کە ئێستا گەورەترین ڕێکخراوی هەرێمیە لە جیهاندا و قەبارەی ئابووری وڵاتانی ئەندامان لەو ڕێکخراوە 30 تریلیۆن دۆلارە. هەروەها باز لە گرنگی پێگەی پەکین وەک پایتەختی چین کراوە لەو خولەدا کە ئێستا چوارەم شارە لە جیهاندا کە زۆرترین ژمارەی ملیاردارانی تێدایە. ئێرە پەکینە پایتەختی کۆماری گەلی چین ناوەندی سیاسی دووەم گەورەترین ئابووری جیهان و مەڵبەندی نیشتەجێبوونی زیاتر لە 21 میلیۆن هاوڵاتی. تیمی ئابووری کورسات نیوز لێرەیە بۆ بەشداریکردن لە خولێکی ڕاهێنانی میدیایی کە لەلایەن وەزارەتی بازرگانی چینەوە ڕێکخراوە و سەرپەرشتی دەکرێت. پرۆفیسۆر وانگ شیاوهوی سەرنووسەری پلاتفۆرمی هەواڵ و زانیاری china.org.cn کە لەلایەن حکوومەتی چینەوە بەڕێوە دەبرێت دەربارەی گرنگی ئەم خولا ڕایگەاند. I think this is significant thanks to holding this kind of event. پێم وایە سازدانی ئەم جۆرە سیمینارانە زۆر گرنگە بە تایبەت کۆکردنەوە بانکێشکردنی ئەوانەی لە بازنەی میدیادا کار دەکەن. ئەمە دەرفەتێکی باشە بۆ تێگەشتن لە گەشەی میدیا و ئینتەرنێت لە چین تا بتوانن دواتر زانیاریەکانیان و لێک تێگەشتنەکانیان دەربارەی چین لە وڵاتەکانی خۆیاندا هاوبەشی پێ بکەن و بگوازنەوە بۆ هاوڕێکانی تریان. Passing on their knowledge about the country, their understanding of China
to their fellow countrymen. خولەکە لە ژێر ناونیشانی بەرنامەی ڕاهێنان بۆ میدیاکارانی شارەزا لە وڵاتانی ڕێکخراوی هاریکاری شەنگەهای بەڕێوە دەچێت. لە ئێستادا ڕێکخراوی هاریکاری شەنگەهای بۆتە جێگەی سەرنجی وڵاتان بەو پێی بازرگانی نێوان وڵاتانی ئەندام لە ڕێکخراوەکە ساڵانە نزیکەی لە 5 گەشە دەکات. ڕێکخراوەکە گەورەترین ڕێکخراوی هەرێمیە لە جیهاندا و لە ساڵی 2001 دامەزراوە و 27 وڵات ئەندامن تێیدا کە گرنگترینیان چین، رووسیا، هندستان، ئێران و تورکیایە. ژمارەی دانیشتوانی وڵاتانی ئەندامی ڕێکخراوەکە 3 ملیار و 400 ملیۆن کەسە کە دەکاتە لە 142 کۆی دانیشتوانی گۆی زەوی و بە وتەی شی جینپینگ سەرۆکی چین قەبارەی ئابووری وڵاتانی ئەندام گەیشتۆتە 30 تریلیۆن دۆلار واتە لە 123 کۆی ئابووری جیهان. سەبارەت بە مەرجەکانی چوونە ناو ڕێکخراوەکە پرسیارمان لە پرۆفیسۆر سونگ ژوانگژی بەڕێوەبەری پەیمانگای توێژینەوەی رووسیا و ئەوروپای ڕۆژهەڵات و ئاسیای ناوەڕاست لە ئەکادیمیای زانستە کۆمەڵاتیەکانی چین کرد کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ببێتە ئەندام لە ڕێکخراوەکە یاخود تەنها مامەڵە لەگەڵ وڵاتەکاندا دەکرێت. لە وەڵام داوتی ڕێکخراوەکە ڕێز لە سەربەخۆیی وڵاتان دەگرێت و بە هیچ شێوەیەک مامەڵە لەگەڵ هەرێمەکاندا ناکات. وتیشی بۆ بوون ئەندام پێویستە ئەو مەرجانە پەسەند بکرێت کە لەلایەن ڕێکخراوەکەوە دانراوە. لە ناوەندی ئەم هاوکێشە ئابووریەدا شاری پەکین وەک پایتەختی کۆماری چین ڕێکخەری بەشێکی گەورەی چالاکیە بازرگانیەکانە. ئەم شارە لە ڕوویبوونی زۆرترین ملیاردێر لە جیهاندا لە ساڵی 2026 بە 107 ملیاردێر لە ڕیزبەندی چوارەمدایە. ئەوەش گرنگی پێگەی پەکین دەردەخات کە بۆتە مەڵبەندێک بۆ ناساندنی چین بە تەواوی جیهان. نەبەر شەریف، کورسات نیوز، پەکینی پایتەختی وڵاتی چین. گرنگترین هەواڵ و بابەتە ئابووریەکانم پێشکەشکردن خواتان بکەم.